چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 15 ویست و ئیرادەیەکی بەهێز. برای ڕێزدارم، خوشتی ئازیزم، ئەی ئەو کەسەی کە دەتەوێت بەسەر ئارەزوو گوناه و تاوانەکانتدا زاڵ بی، ئەوە پێویستە ویست و ئیرادەیەکی ڕازگۆ و سەرسەختانت هەبێت بۆ وازهێنان لە گوناه و تاوان. چونکە ئەوانەی کە لە ژیاندا، ئەوانەی کە بەهۆی گوناه و تاوان فەشەل دەهێنن، ئەو کەسانەی کە کەوتون کە فەشەلیان هێناوە، ئەوانە بەهۆی ئەوە نەکەوتون کە دیدگا و ڕوئیان نەبێ، نا بەڵکو بەهۆی نەبوونی عەزیمەت و ویست و ئیرادەیەکی بەهێزەوە کەوتون. بۆیە ئەوانەی کە دەگەن بە باخچەکانی سەرکەوتن، بە لووتکەی سەرکەوتن، ئەو کەسانە ئەوانەش بە وێزگەکانی ماندووبووندا، بە وێزگەکانی فەشەل و بێئومێدیدا تێپەڕیون. هەموو کەسێک بە وێزگانەدا تێدەپەڕێت، بەڵام ئەوانەی کە گەیشتن بە لووتکەی سەرکەوتن، ئەوانە زۆر لەو وێزگانەدا خاوەنی ئیرادەی بەهێز لە وێزگەکانی بێئومێدی و فەشەل و ماندووبووندا زۆر ناخایەنێت، لەوێ نامینەوە، زوو تێدەپەڕن. بۆیە لە دوای هەموو عەزیمەت و ویست و ئیرادەیەکی بەهێز پاڵنەرێکی بەهێز هەیە. بەقەد ئەو پاڵنەرە بەهێزەی کە لە دواوەیە، بەقەد ئەوە عەزیمەت و ویست و ئیرادەت بەهێز دەبێت. تۆ ئەگەر پاڵنەرێکی بەهێزت هەیە، ئەگەر بەتەمای ئەو بەهشتەی کە پان و پۆڕیەکەی بەقەد ئاسمان و زەمینە، بەتەمای ئەوەی کەوە ڕۆژی قیامەت خوای پەروەردگار لەسەر حەوزەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام بەدەستی مبارەکی پێغەمبەر ئاو بخۆیتەوە، تر لەو پاڵنەرانە بەهێزتر چی؟ ئەگەر ئەمانەت لە یادن، ئیدی پاڵنەرت پێویستە بەهێز بێ و تر پێویستە واز لە گوناه و تاوان بێنی. کاتی ئەوەیە چیتر قسە نەکەی، کاتی قسەکردن نییە. ئیرادەی بەهێز یانی کردار، بەڵێ کرداری ڕاستەقینە بەڵگەی ئەوەیە کەوا ئیرادەیەکی بەهێز و ڕاستەقینەت هەیە.